بۆ ئەوە بزوتنەوەی کوردستان لە دەرەوە نەبێتە مەسەلەیەکی فەسلی، پێویستە بێجگە لە درێژە پێدان بە خەباتی نێوخۆ کە ئەسڵە و ئەوە دەبێت زۆر جار هەر بگوترێ کە هەرچی لە دەرەوە دەکرێت دەتوانێت یارمەتی بدا بە خەباتی ئێمە، بەڵام خەباتی ئەسلی خەباتی خۆمانە لە نێوخۆی کوردستاندا. دەبێت لە دەرەوە تێکۆشان زیاتر بکرێ و هەندێ هەماهەنگیش لەو تێکۆشانەدا پێک بێت بۆ ئەوە کە هەم مەسلەی کورد باشتر بناسرێ و هەم بیرڕای گشتی جیهانی پشتیوانی زیاتر لە مافی ڕەوای گەلی کورد بکە. بە تایبەتی زۆر پێویستە نیشان بدرێت کە بزوتنەوەی کورد بزوتنەوەیکی دێموکراتی و ئینسان دۆستە، ئەسیلە، ڕابردووی دوور و درێژی هەیە، دوورە لە تێرۆریزم و کردەوەی تێرۆریستی، چ لە نەو خۆی وڵات و چ لە دەرەوە. بە تەجربە بۆم دەرکەوتووە کە ئەگەر ئێمە پەیامی خۆمان بەو شێوەیە بنێرینە دەرێ، بەو زمانە لەگەڵ نوێنەرانی تەنانەت دەوڵەتانیش و ڕێکخراوەکانی سیاسی ڕۆژنامە نووسەکان قسە بکەین، قسەکانمان زۆر باشتر وەردەگیرێن و زۆر زیاتر پشتیوانمان. هەروەها کە دەزانن ئێمە یەکەم جار 3 ساڵ لەوە و پێش لە کۆنگرەی حەودەی ئینتەرناسیۆنال سۆسیالیست لە شاری لیما لە پێرو بەشداریمان کرد و وەک یەکەم حزبی کوردستانی بووین کە بانکرا بووین. هەر لێوەڕە بۆ ناساندنی مەسلەی کورد و ئاشناکردنی حزبە سۆسیالیستەکان لەسەر وەزی کوردستان هەوڵێکی زۆر درا. ئەم ساڵ لە 15 و 16 مانگی سەرماوەز شۆڕای ئینتەرناسیۆنال سۆسیالیست لە شاری پاریس پێگەهات کە زیاتر مەبەستی ئامادەکردنی کۆنگرەی 18 ئینتەرناسیۆنال سۆسیالیستە کە بریار وایە لە مانگی پوشپەری ساڵی 1368دا لە شاری ستۆکهۆلم پێک بێت. ڕاستی ئەوەیە کە لەو هەلو مەرجەدا کە شۆڕای ئینتەرناسیۆنال سۆسیالیست لە پاریس گیرا، هەروەها کە گوتم مەسلەی کورد وەک مەسلەیەکی زەق لەبەرچاو بوو. هەڵوێستی بیرورای گشتی جیهانی نسبەت بە مەسلەی کورد زۆر گۆڕابوو و زۆر باشتر بوو. بەشدارانی ئینتەرناسیۆنال سۆسیالیستیش لەگەڵ مەسلەی کورد زیاتر ئاشنا بوو. پاش مەشوەرەت لەگەڵ نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوانیش لەو شۆڕایەدا بەشدار بوون، هاتینە سەر ئەو بڕوایە کە دەبێ زیاتر زەینی بەشدارانی شۆڕا و بە تایبەتی ئەوانەی کە لە ئینتەرناسیۆنال سۆسیالیستدا دەسەڵاتیان هەیە ڕوون بکەینەوە لەسەر مەسلەی کورد و پەیامی خۆمان، ئەو پەیامەی کە باسم کرد، ئەو پەیامەیان پێ ڕابگەین. لەلایەکی دیکەشەوە ئەگەر دیتمان کە هەلومەرج لەبارە ئامادەیە، ئەو کاتە شتێکیش بە نووسراو پێشکەش بکەین. ئەوە بوو کە دەستمان پێکرد بە دانیشتن و قسەکردن لەگەڵ زۆر لە نوێنەرانی حیزبە سۆسیالیستیەکان و بە تایبەتی ئەوانەی کە لە واقعێدا سەرۆکایەتی ئینتەرناسیۆنال سۆسیالیستیان بەدەستەوە بوو، وەک ویلی براند کە سەرۆکی ئینتەرناسیۆنال سۆسیالیستە، وەک پێنتی وانەنەن کە سکرتێری ئینتەرناسیۆنال سۆسیالیستە و هەروەها پێر مڕوا کە سکرتێری یەکەمی حیزبی سۆسیالیستی فەڕەنسەیە و میوانداری ئەو شۆڕایە بوو، لەگەڵ نوێنەرانی حیزبی سۆسیال دموکراتی ئەڵمان و سوئێد، لەگەڵ خودی سەرۆکوەزیری سوئێد کارلسۆن کە ئامادە بوو لەوێ
قسەمان کرد لەگەڵ نوێنەرانی حزبی سوسیالیستی ئۆتریش و ئیسپانیا و زۆر لە حزبە سوسیالیستەکانی ئەمریکای لاتین وڵاتانی دیکە چاوپێکەوتنمان هەبوو و بۆمان دەرکەوت کە بێ ئەملاو ئەو هەموویان ئامادەن پشتیوانی لە مافی ڕەوای گەلی کورد بکەن ئەوە بوو کە دەستمان پێکرد بە ئامادەکردنی بەڵگەیەک کە لە ڕۆژنامەی کوردستاندا چاپ بووە ئامادەکردنی ئەو بەڵگەیە درا بە من و منیش پاش ئەوەی کە بە شێوەیەکی ئەو تۆم ئامادە کرد کە لە واقعدا هەموو کەس وەری بگرێ لە عینی وەختیشدا داخوازەکانی هەموو داخوازەکانی گەلی کوردی تێدا بێ پاش ئامادەبوون بڵاو کرایەوە لە نێو هەموو نوێنەرانی شۆڕەدا بەڵام چونکە لە بەرنامەدا مەسلەیەکی وا نەگونجا بوو لە لایەکی کەشەوە هەر بریارنامەیەک کە شۆڕای ئینتەرناسیۆنال سۆسیالیست پەسەندی دەکات دەبێت پێشتر مانگێک پێشتر کۆمیسیۆنی پێویست ئەو بەڵگەیە ئامادە بکە یا پەسەندی بکە لەبەرەوە باسی مەسلەی کورد خرایە ئاخری دووە دانیشتنی شۆڕای ئینتەرناسیۆنال سۆسیالیست قازانجی ئەوە بوو کە هەموو وەختێک لە ئاخری بڵین ئاخرین کۆبوونەوەی لە دوا کۆبوونەوەی شۆڕادا کە ئەیدی خەریکە شۆڕا تەواو دەبێ هەموو نوێنەران ئامادە دەبن لێوێدا سکرتێری گشتی ئینتەرناسیۆنال سۆسیالیست وانەنێن مەسلەی کوردی هێنایە گۆڕێ داوای لە من کرد کە قسەی لەسەر بکەم ویلی براند کە سەرۆکی کۆبوونەوە بوو ئیجازەی قسەی دامێ منیش قسەم کرد و هەروەها ئاگادارن هەم سکرتێر و هەم خودی ویلی براند پشتیوانیەکی گەرمیان لە قسەکانی من کرد و بەڕاستی تەواوی شۆڕا بە چەپلەلێدانێکی زۆر گەرم قسەکانی مەی وەرگرت و ئەو بەڵگەی پەسەند کرد بە نەزەری من ئەو بەڵگەیە لەم بارەوە گرینگە کە بۆ یەکەم جارە کە شۆڕایەکی ئەو تۆ گەورە بەڵگەیەکی ئاوا پەسەند دەکە لەم بەڵگەیەدا باسی گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستان کراوە باسی 25 میلیۆن کورد دەکرێت لەم بەڵگەیەدا هاتووە کە پشتیوانی لە مافی ڕەوای گەلی کورد دەکرێت و ناکوترێ خودموختاری یا شتێکی دیکە ئەویش هۆیەکەی ئەوە بوو کە ئەگەر ئێمە لە کوردستانی ئێراندا داوای خودموختاری دەکەین هەندێک خراو مەسەلەن لە کوردستانی تورکیا داوای شتێک زیاتر لە خودموختاری دەکەن بۆیە ئێمە هەر مافی نەتەوەیی گەلی کوردمان لێوێ داناو لە پاشان لێوێ کوتراوە کە مافی نەتەوەیی کورد بەشێکە لە مافی ئادەمیزاد و مەسلەیەکی نێوخۆی ئەو وڵاتانە نییە بۆیە هەموو کەس دەبێت دیفاعی لێ بکە هەروەها لەو بەڵگەیەدا هاتووە کە مەسلەی کورد ڕێگا چارەسەرکردنی نیزامی نییە بەڵکو ئەویش وەکو زۆر مەسلەی دیکە دەبێت لە ڕێگای وتوێژەوە چارەسەر بکرێت بێجگەلەوە لەو بەڵگەیەدا هاتووە کە ڕێگای چارەسەرکردنی ئەو مەسلەیە بە دامەزراندنی دموکراسی لە وڵاتانەدا کە کورد تێدا دەژی بە باشتر و لەبارتر پێک دێ